چلەی ماتەمینی کۆچ کرد و نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان. بەڵێ سڵاو لێوە و لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش بێت. ئێمە ئێستا لە گردی زەرگەتین لە پشت منەوە گڵکۆی نەوشیروان مستەفا هەیە بۆ یادکردنەوەکەی ئەمڕۆ بزوتنەوەی گۆڕان ڕاگەیاندووە کە وەکو چلەی ماتەمینی مامەڵە لەگەڵ یادی نەوشیروان مستەفادا ناکات بەڵکو وەکو یادکردنەوەیەک بۆ کۆچی دوایی سەرکردەکەیان کە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕانە لە ئەمڕۆیە چەند چالاشیەک بەڕێوە چووە لەوانە کە بەیانی کاتژمێر نۆ لە پارکی هەواری شار کەمپینێکیان بۆ سەوزکردنی کوردستان و هەروەها وازنان لە ژگەرە کێشان و هاندانی هاوڵاتیان بۆ خۆتۆمارکردن لە سیستەمی بایۆمەتریدا ئەنجام داوە پاشەوە لە کاتژمێردا لە ڕێڕەوی شەقامی زانکۆی کەمپینوی زانکۆی سلێمانی تا دەگاتە پەیکەری شەڕوانی کۆبانی ئەو شەقامیان 73 نەمامیان تێدا نەشوەکو هێمایەک بۆ تەمەنی نەوشیروان مستەفا و ئێستاش لەسەر مەزاری لەسەر گڵکۆی نەوشیروان مستەفان لێرە ژمارەیەک لە باڵندە و پەلەوەر ئازاد کران وەکو هێمایەک بۆ ئازادی بۆەوەی کە ئازادی زیاتر بەرقرار بێ لە هەرێمی کوردستانە بزوتنەوەی گۆڕان بەم شێوەیە تاکو ئێستا یادی کۆچی دوای نەوشیروان مستەفای کردوێتەوە بەرنامەشیان هەیە بۆ پاش نیوەڕۆکە خۆی لە ڕاگەاندنی کەمپینی خوێندنەوەی کتێب و بەخشینی کتێب دەبینێتەوە بە خۆڕایی بە هاوڵاتیان و هەروەها پێشوازی لە هاوڵاتیانیش دەکەن کە لە دوای کاتژمێر 8 ئێوارەوە تاکو و دەی شەو کە سەردانی گۆڕی نەوشیروان مستەفا دەکەن ئەوەی کە لێرەیە دەیبینن هاتنی هاوڵاتیانە هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕان ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان من ئێستا میوانێکم لای دەچمە لای کاک ساڵح سڵاو لێبێ ئەگەر ئازێ نەبێ لە من نزیک بیتەوە سڵاوتان لەبێت چ پەیامێکتان هەیە ئەمڕۆ ئێوە یادی کۆچی دوایی کاک نەوشیروانتان کردوێتەوە؟ وڵای ئێمە ئەمڕۆ مەراسیمەکەمان لە بەیانیەوە دەست پێ کردووە بەیانی چوین بۆ پارکی هەواری شار لەوێ نەمام کۆمەڵێک نەمامان ڕوان پارکەکەمان پاکردەوە دوایی چوون بۆ کەمپی زانکۆ لەوێت 73 نەمامان ڕوان بە مناسبەت بە حساب کاک نەوشیروان 73 ساڵ تەمەنی بۆ ئێستا هاتوین لێرە 73 نەمامی ترمان لە بەرگردی زەرکە ڕەواندووە ئێستا کاتی لێرەین کۆبوونەوە هەندێک تەیر و ئەوانە بەرەڵەکراوە کە دەلێت لە ئازادی دەکرێن و خۆشمان حاضر کردووە ئێوارە ساعت 6 ئێمە مەراسیمە ئەساسیەکە لە ساعت 6 ئێوارەوە دەست پێ دەکات لە دەرگای گردی زەرگەتەوە بۆ ئێرە. پەیامی ئێوە چییە بۆ هاوڵاتیان بۆ لایەنە سیاسیەکان لەمڕۆدا چ قسەیەکتان هەیە؟ ئێمە ئەم مەراسیمە بە مەراسیمی بزوتنەوەی گۆڕان نازانین بەڕاستی بە مەراسیمی هەموو خەڵکی دەزانین لەبەر ئەوە بۆیە هەروامان کردووە کە هیچ کەسێک بەیان نەخوێنێتەوە هیچ کەسێک بەیان نەخوێنێتەوە هیچ کەسێک ئەوە نەکا بۆی یعنی تاپۆ نەوێت لەسەر کەسێک هەتا بزوتنەوەی گۆڕانیش هیچ پەیامێکی نییە لە ئێرە ئێمە کاک نەوشیروان بە مڵکی هەموو خەڵک دەزانین هیوادارین خەڵکیش بەی خۆی بزانێ و بەشداری بکەن لە مەراسیمەدا هیوادارین کە دوا بە دوای کۆچی کاک نەوشیروانیش بارودۆخێک بێتە پێشەوە کە بتوانین ڕیزەکانی ناو خۆمان ڕێخین بتوانین ناوماڵی کوڕ ڕێخین بتوانین کێشەکانمان چارەسەر بکەین. لەلایەن یەکێتی و پارتیەوە و زمینە دروستکراوە لە ماوەی ڕابردووە هەنێ پێشنیاریان کرد بۆی پەرلەمان کارە بکرێتەوە بۆ ئێستا بۆ زانیاری تازەتر هیچەیە لەسەرەوە کە هیچ شێوازێکترێ بۆ کارەکردنەوەی پەرلەمان بێ وترا بێت؟ ئەو پێشنیارانە هەموو کۆن بوون لە ئەوە ڕۆژەوە کە پەرلەمانی فلیس کراوە ئەو پێشنیارانە هەبوون هیچ گۆڕانی بەسەردا نهاتوە ئێمەش پەیامی خۆمان هەیە ئەوان تا ئێستا دەڵێن دکتۆر یوسف بڕوا و ڕۆژێ دەڵێن بێ و قسە بکەوابانە ئێمەش دەڵێن ئەگەر قسە لەسەر دکتۆر یوسفە بەرەوەی دکتۆر یوسف نەبووتە هۆکاری کێشە لە هەرێمی کوردستان دکتۆر یوسف بە یاسایی شتەکانی کردووە بە قانونی شتەکانی کردووە کێشەی سەرۆکی هەرێم و یاسای سەرۆکاتی هەرێمە ئێمە فەرموو بێن با قسە لەسەر هەستی سەرۆکاتی بکەین هەر شتێکیش لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا بێ بە دڵنیایی و ئێمە بەرەوپیری دەرەوەی وەلاریمان لێ نییە. بۆ کاک ساڵح شاسڵەی بەڵێ هاوڵاتی تر لێرە نەبێ بچمە قسەیوان وەربگرم. کاکە سڵاوتان دەبێت ئێمە ڕاستەوخۆ لەگەڵتین ئێوە هاتوونێتە سەر گڵکۆی کاک نەوشیروان چ قسەیەکتان هەیە بۆ هەوڵاتیان هەرێمی کوردستان وە لەم یادەتەیە چ پەیامێکتان هەیە؟ وەڵام ناتوانم قسەکە زۆر ڕێزم هەیە چای هەموو یەکەیەکەی هەمووی ئەمانە ماجەکەم کەوا هاتوون بۆ ئێرە
زۆر بەداخەوانێ کاک نەوشیروانکەوە ئەمری خۆیەکە خۆزگە دووماینکە بمایە بۆی کە لێ تەزایە سپاس بەڕێزت بە هەماشەوە هاتووی بۆ ئێرە ئەوەی کە توێ ناوە بۆ ئێرە چیە پامێک دێ بۆ لایەنە سیاسیەکانی دیکە وڵا سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم و پرسە سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی کاک نەوشیروان و سەرجەم گۆڕان و گۆڕانخوازان و ئەوانەی کە بە مڵکی خوان ێزانن کە گۆڕانیش نەبن و من وەکو هاوڵاتیەک کەس پێی نەوتم بێ بۆ ئێرە وەرە بۆ ئێرە و هیچ هۆیەکی مادی و ئەوانە پاڵی پێمان بەخێری هۆی معنەوی و دەستپاچی و ڕاوەدووپاشی و ئەحسان سابیر و بۆ میوانەکانیشی